بسم الله الرحمن الرحيم. سرتا زۆر بە خێرهاتنی میوانە بەڕێزەکان دەکەین. هەموو لایەکتان بەخێر بێن سەرچاومان. ئاهەنگەکەمان بەبوونی ئێوە ڕازاوەیە. خدا پاداشتی بەخێرتان بداتەوە بۆ بەدەمهاتنی داوەتنامەکەمان و زۆر بەخێر بن. ئەمڕۆ بەرواری 6/9/2019 بەرامبەر بە 7 محەڕەمی 1441 کۆچی دەستگای نووری حکمە بەشی سەرپەرشتیاری یەکەی فێرکردن هەڵدەستێت بە سازدانی ئاهەنگێک بۆ دەرچوانی خولی هاوینەی ئەمساڵ. سەرەتای ئاهەنگەکەشمان بەرەکەتدار دەکەین بە خوێندنی چەند ئاەتێک لە قورئانی مەزن لەلایەن کاکە ئەحمەد دیدار قوتابی دەستگا با بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله الذي أنزل على عبده الكتاب ولم يجعل له عوجا قيما لينذر بأسا شديدا من لدنه ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا حسنا ماكثين فيه أبدا وينذر الذين قالوا اتخذ الله ولدا ما لهم به من علم ولا لآبائهم كبرت كلمة تخرج من أفواههم إن يقولون إلا كذبا فلعلك باخع نفسك على آثارهم إن لم يؤمنوا بهذا الحديث أسفا إنا جعلنا ما على الأرض زينة لها لنبلوهم أيكم أحسن عملا وإنا لجاعلون ما عليها صعيدا جرزا أم حسبت أن أصحاب الكهف والرقيم كانوا من آياتنا عجبا إذ أوى الفتية إلى الكهف فقالوا ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا صدق الله العظيم. خدا پاداشتی بەخێری کاکە ئەحمەد بداتەوە سەرفرازی دنیا و قیامەتی بکە. ئەوانەی کەوا قورئان دەخوێنن خێر و پاداشتی زۆر بەدەستدێنن. خۆزگەم بەو کەسەی لە قورئان فێرە خوێندنەوەی پیتێک ڕاست بەدەخێرە. قورئان لەبەرکە مەڵێ زەحمەتە خۆت بێبەش مەکە ئالە و ڕەحمەتە. خدا لە بەهەشت پێت دەڵێ وەرە قورئانی منت چەندە لەبەرە. بخوێنە و بڕۆ بەبێ دڵپەستی لەکوێ کۆتا هات لەوێ دەوەستی. بەڕێزان ئێستاش ئێوە وتەی بەخێرهاتن لەلایەن بەرپرسی خۆل مامۆستا محەممەد عەبدوڵڵا با بفەرموێت. السلام عليكم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله الذي اختارنا من الإسلام والقرآن شرعة ومنهاجا معين من أراد به خيرا على فهم حقائه حتى تمتزج بدمه ولحمه امتزاجا ونستغفره على ذنوبنا التي ارتكبناه انحرافا وإعوجاجا نحمده على نعمه التي لا تحصى ومننه التي لا تنسى ونصلي ونسلم على ينبوع الرحمة وعين الحكمة وآية الرسالة ونور الأبصار والبصائر محمد صلى الله عليه وآله أجمعين. أما بعد برز سروشي دزگا أندا وماموسا مادون نسكان دزگا نور حكمة خم خوران وسر پرشارني نوي داهاتو من داڵە ئازیز و قورئان ویستەکان بەناوی خۆم و ئەندامان لە خولی هاوینەی 2019 بە خەرهاتنێکی گەرمتان دەکەم و هاتنتان بەرز دەرخێنین. پێتان دەڵێن تیبتم وطاب ممشاكم وتبوأتم من الجنة منزلا. خوای گەورە بۆ هەر هەنگاوێک کاویشتوتانە بە ئەز و پاداش بۆتان بنووسێت. بەڕێزان سەبات بەداتا و زانیاری ئەم خولا پێمان خۆشە ئەم خاڵانەی خوارەوە ڕوون بکەینەوە.
خولی هاوینە بۆ پەرودە و فێرکردنی منداڵ و نەوجانان لە ساڵی 2019 زانیاری لەسەر خولەکە. خولێکی دوومانگەیە ساڵانە لە مانجی 6 دەکرێتەوە تا کۆتایی مانجی 8. مەبەست لە خولەکە پەروەردە و فێرکردن و لەبەرکردنی قورئانی مەزنا. یەکەی فێرکردن لە بەشتر پەرشتیاری خولەکەی بەڕێوە برد. خولی هاوینی ئەم ساڵی 2019 180 قوتابی لە نێوان تەمەنەکانی 8 ساڵی بۆ 15 ساڵی ناونووس کران. لە بەرواری 18 و 19 شەشی 2019 هەسەنگاندنیان بۆ کرا. دابەشکان بۆ سەر 3 ئاست بەپێی ئاست و تەمەنیان بۆ سەر 11 پۆل دابەشکران. خولەکە هەموو ڕۆژانی سێشەممان و چوارشەممان بەڕێوە دەچوو. خولەکە لە بەرواری 28 2019 کۆتایی پێهات و دوای ئەنجامدانی تاقیکردنەوە بۆ قوتابیان. وانەکانی خول فێربوونی پیتەکانی زمانی عەرەبی بۆ قوتابیانی کە تەمەنیان بچووک بوو. خوێندنەوەی جوزئی عەممە و تەبارەکە. لەبەرکردنی سوورەتە کورتەکانی جوزئی عەممە. پەیڕەوی منداڵی موسڵمان. چالەچەکانی خول. هەفتانە دابەشکردنی شەربەت و شەندەری و میوەجات بەسەر قوتابیانی خول. وانەی ژیاننامەی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام و هاوڵە بەڕێزەکانی. یاری تەرفیهی و نیشاندانی فیلم کارتۆنی پەیوەندەیی بۆ قوتابی بەڕێزەکان. کۆتایی خولەکە. دوای ئەنجامدانی تاقیکردنەوەی کۆتایی 143 قوتابی توانیان بە سەرکەوتی خولەکە تاو بکەن و بڕوانامەیان پێدەبەخشرێت. هیوای سەرکەوتن بۆ قوتابی خۆشەویستەکان دەخوازین لە دنیا و لە دوا ڕۆژدا. دووبارە بەخێر و بێن و بەخێرتان دەکەینەوە بەخێر سەرسە و سەرچاومان. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. زۆر سپاس بۆ مامۆستا محەممەد. يا قارئ القرآن ألف تحية قل لي بربك أي باب تقرع النور نورك والملائك تنتشي في جانبيك وعطرها يتضوع يا قارئ القرآن اقرأ وارتقي فالرب يجزل والقراءة تشفع. بەڕێزان ئێستاش بینەرێک بابەتێکی دۆکومنتاری دەبین لەسەر دەستگا کە لەلایەن بەشی ڕاگەیاندن ئامادە کراوە. بفەرمونون. دەستگای نوری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری، ڕەسەنایەتی، خۆبەخشی، لێبوردەیی، چاکەکاری، داهێنان و بەردەوامبوون. دەستگای نوری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری ڕێکخراوێکی پەروەردەیی ڕۆشنبیری ناحوکمیە، کار دەکات لە پێناو پەرەپێدان بە بواری پەروەردەیی و زانستی و فێرکردن و بڵاوکردنەوەی ڕۆشنبیری قورئانی. دەستگای نوری حیکمە لە سەردەستی ستافێکی شارەزا و بە ئەزموون لە بەرواری 18 2007 لە شاری هەولێر لەلایەن دەستەیەکی نەگۆڕ کە ناویان لە فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکان تۆمار کراوە و خاوەنداریەتی دەستگا بۆ ئەم دەستەیە دەگەڕێتەوە و لە ژێر ناوی سنتەری حیکمە بۆ فێرکردن و لەبەرکردنی قورئانی پیرۆز خۆی ڕاگەیاند. دوای تێپەڕاندنی چەندین ئاستەنگ کۆڵی نەدا لە ئەنجامدانی چەندین چاڵاکی ڕۆشنبیری و نمونەی بەرفراوان لەسەر ئاستی کوردستان لە وێنەی پرۆژەی هاوڕێیانی قورئان، میهرەجانی ساڵانەی قورئانی پیرۆز، کۆڕ و سیمیناری زانستی و دواتر پرۆژەکەمان سنووری لۆکاڵی جوگرافی شاری هەولێری تێپەڕاند، ڕووی لە فراوانبوون کرد، نوێبوونەوە و گەشەسەندنی بەخۆیەوە بینی، هەم لە ڕووکار هەم لە نێوەڕۆک. دوجار دەستگاکە لە ژێر ناوی دەستگای نوری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری لە ژێر دروشمی ئایەتی خوای گەورە كونوا ربانيين بما كنتم تعلمون الكتاب وبما كنتم تدرسون. کار دەکات و بەردەوامە لە چاڵەکیەکانی. خاوەنی مۆڵەتی فەرمیە لە هەردوو فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکانی حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراق بەهۆی کاریگەری و دانسقەیی کارکردن و پرۆگرامە گشتگیرەکەی زوو بە زوو داواکاری کردنەوەی لق لە زۆرێک لە شار و شارۆچکەکانی کوردستان ئاڕاستەی نووسنگەی سەرەکی کراوە و دەکرێت. بۆیە بە سنگ فراوانی و شانازیەوە پێشنیازی کردنەوەی لقەکان پەسەند کران. چەخماخەی یەکەم لق لە دەڤەری سۆران دەستی پێکرد. ئاهەنگی نۆبەرەی لقی دەستگاکە بەر ئەو دەڤەرە کەوت. نووسنگەی سەرەکی دەستگا دەکەوێتە شاری هەولێر و سوپاس بۆ خوا پاشان بە فەزڵ و هیممەتی هەمولایەک و پاڵپشتی ڕاستە و خۆی خوا پێداوان لە ئێستادا دەستگا خاوەنی 18 لقە لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان کە بریتین لە هەریەک لە لقەکانی
سۆران، هەڵەبجە، سلێمانی، کەرکووک، کۆیا، خەبات، حاجیاوە، چەمچەماڵ، گەرمیان، پشدەر، سەید سادق، شۆڕش، پیرەمەگرون، شارەزور، ڕانیا، چوار قوڕنە، سەرچاوە و پێنجوێن. لق مافی کردنەوەی بازنەی هەیە لە سنووری کاری خۆی. ئێستا 8 بازنە لە خوار پێک هاتەی لقەکانی دەستگا بوونیان هەیە و لە بینای سربەخۆ خەریکی خزمەتکردنن بە کتێب و ڕێبازی خودا. بەشە کارژێڕیەکان. ئەنجومەنی کارژێڕی دەستگا جگە لە سەرۆک و جێگری سەرۆک بە مەبەستی باشتر ڕاپەڕاندن و ڕێخستنی کارەکان، بەشە کارژێڕیەکانی دابەش کردووە بەسەر 7 بەش کە بریتین لە هەریەک لە بەشەکانی سەرپەرشتیاری، پرۆگرام و پێگەیاندن، پلاندانان و بەدواداچوون، ڕاگەیاندن، دارایی، پەیوەندیەکان و کاروباری لقەکان و هەریەک لەم بەشانەش پێکاتون لە چەند یەکەیەکی کارژێڕی سربەخۆ. ئەنجومەنی بەڕێوەبردن. هەموو 3 مانگ جارێک بە ئامادەبوونی سەرۆک و ئەندامانی ئەنجومەنی کارژێڕی و بەڕێوەبەری سەرجەم لقەکانی دەستگا کۆبوونەوەی وەرزی ئاسایی ئەنجومەنی بەڕێوەبردن ئەنجام دەدرێت بە مەبەستی بەدواداچوون بۆ کاروباری لقەکان و ئاڕاستەکردنیان و وەرگرتنی ڕاو سەرنج و پێشنیازەکانیان. سەرژمێریکردنی ئەندامانی کارژێڕی و مامۆستا و قوتابیانی دەستگا. ژمارەی ئەندامانی کارژێڕی لە نووسینگەی سەرەکی و سەرجەم لقەکانی دەستگا بریتیە لە 212 ئەندام لە هەردوو ڕەگەز کارژێڕی برایان و خوشکان. ژمارەی قوتابیانی دەستگا لە سەرتاسەری کوردستان زیاترە لە 8,000 قوتابی کە لە خزمەت 740 مامۆستا زانستەکانی قورئان دەخوێنن. کارژێڕی خوشکان. یەکێک لە ئامانجەکانی دەستگای نووری حیکمە بریتیە لە بایەخدانی تایبەت بە ڕۆشنبیرکردنی ئافرەتان و منداڵان لە بوارە جیازیەکاندا. کارژێڕی خوشکان ڕاستەوخۆ سەربابەشی سەرپەرشتیاریە و زۆرینەی قوتابیان و مامۆستایانی دەستگای نووری حیکمە پێک دەهێنن و چاڵاکی و سیمیناری تایبەت بە توێژی ئافرەتان ئەنجام دەدەن. خوڵ و سیمیناری زانستی و بەشداری دەستگا لە کۆنگرە نێودەوڵەتیەکان. دەستگای نووری حیکمە بۆ دانەبڕان لە پێشکەوتنی جیهانی دەرەوەدا بۆ بەرزکردنەوەی یاستی زانستی زیاتر لە 8 وەفد بە نوێنەرایەتی دەستگا بەشداری چەندین خولیان کردووە لە دەرەوەی وڵات. هەروەک سەردانی مەیدانیان ئەنجام داوە بۆ بنکە و سنتەرەکانی فێرکردن و لەبەرکردنی قورئانی مەزن لە وڵاتەکانی ئوردن، میسر، سعودیا و تورکیا کە مەبەست لێی سوودوەرگرتن بووە لە ئەزموونی ئەو وڵاتانە. لە ناوخۆش چەندین کۆڕ و سیمیناری گشتی ئەنجام داوە کە لە دەستگا ڕاگەیاندنەکاندا پەخشکراونەتەوە. پێشبڕکێی ساڵانە. دەستگای نووری حیکمە بە سەرپەرشتی لیژنەیەکی شارەزا هەموو ساڵێک پێشبڕکێ بۆ لەبەرکردنی قورئانی مەزن ڕێک دەخات تایبەت بە قوتابیان و ئەندامان و مامۆستایانی دەستگا لە نووسینگەی سەرەکی و سەرجەم لقەکان بۆ هەردوو کارژێڕی برایان و خوشکان لە هەموو ئاستەکانی 5، 10، 15، 20، 25، 30 جوزئی. دارایی دەستگا. لە ڕووی داراییەوە هاوشێوەی کارەکانی تری تەواو سەر بەخۆیە. هیچ جۆرە داهاتێکی لە فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکان و هیچ لایەن و ڕێکخراوی سیاسی نییە، بەڵکو پشت دەبەستێت بە هاوبەشی ساڵانی قوتابیان و ئەندامانی دەستگا هاوکات لەگەڵ پاڵپشتی بەردەوام و ڕاستەوخۆی خواپێداوان بۆ دابینکردنی تێچووی ڕۆژانەی پێداویستەکانی باڵەخانە و لە چاپدانی پرۆگرام و بەرهەم و بڵاوکراوەکانی دەستگا. دروشمەکانی دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری. کاردەکەین و کۆڵ نادەین تا ڕووناچی ئەم نورە دەگەێنین بە سەرجەم شار و شارۆچکە و دێهاتێکی کوردستان. بە خۆداچوونەوە و نوێبوونەوە و گەشەی بەردەوام دەکەینە 3 کۆڵەگەی کاری دەستگامان. 3 کوچکەی هیوای لەسەر هەڵدەچنین، ئەوەش بەڵێنی سەرەتا و کۆتاییمانە. دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری. هەڵگری قورئان زۆر بەختەوەرە چونکە دڵسۆزی خوا و پێغەمبەرە. دوژمن بە ئەو ڕقی ئەستورە با لە دەوریدا ببینە شوڕە. بەڕێزان، ئێستاش گوێبیستی چەند وتەیەکی بەپێز دەبین لەلایەن سەرۆکی دەستگا دکتۆر عەبدوڵڵا حەداد بە ناونیشانی گەشتێک بە ناو سوورەتی ئەننەبی صلی الله عليه وسلم با بەڕێزیان بفەرمون.
الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه لسرت هذا دەست خۆشی لە بەشی سەرپەرشتیاری دەکەم بە تایبەتی بەرپرسی بەش بەڕێز مامۆستا غەریب و هەروها دەست خۆشی لە بەڕێوەبەری خولەکە دەکەم بەڕێز مامۆستا محەممەد و هەروها دەست خۆشی زۆرم لە بۆ مامۆستایانی بەڕێز لەخوای گەورە داواکارم ئەوانەی کەوا خولەکەیان بەڕێوە برد هەم لە کارجێڕیەکان هەم لە مامۆستایەکان لەو کەسانە بن کە مەشمول بن بە فەرمودەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم كاتك هذا فرمي إن الله وملائكته وأهل السماوات والأرضين وحتى النملة في جحرها وحتى الحوت في البحر ليصلون على معلم الناس الخير يا رب إخوة مشمول بن بوانا وبو حديثي پیغمبر صلى الله عليه وسلم وهروها بيروز بايلا قوتابیە خۆشەویستەکانمان منداڵ چاوگەشەکانمان دەکەین کەوا بەشدار بوون لەو خولەدا و بەسەرکەوتویی تەواویان کرد و دەستخۆشی لە دایک و باب و هەروەها سەرپەرشتیانی ئەو منداڵە بەڕێزانە دەکەم کە بەڕاستی ناردنی منداڵەکانیان لە بۆ ئەو جۆرە خودە پەروەردەیە بەڵگەیە لەسەر خەمخۆریان لە بۆ منداڵەکانیان خەمی دنیا و قیامەتیان بەڵگەیە لەسەر دڵسۆزیان هەم لە بۆ ئاینەکەیان هەم لە دواتریش لە بۆ منداڵەکانیان خوای گەورە بیکاتن بە توێشی و قیامەتیان خوای گەورە منداڵەکانیان بە شێوەیەکی ئەو تۆ پەروەردە بکات کە بنەمای چاوڕوونی دنیا و قیامەتیان و هەروەها دەستخۆشی لە ئەو خواپێداوە بەڕێزانە دەکەم کە بە درێژایی خولەکە هەندێک خواردن و خواردەمەنیان لە بۆ منداڵە چاوگەشەکان دابین کرد خوای گەورە پاداشت خێریان بداتەوە بەرەکەت بخاتە ماڵ و منداڵیان بەڕێزان بە حکمەوەی کە ئەو بابەتەی کە ئێستا ئەمە لە بۆی کۆبووینەوە ئەو خولێکی پەروەردەیی و بە حکمەوەی کە ئامادەبوانی بەڕێز زیاتر سەرپەرشتیارانی منداڵانن لە دایک و لە باب و یاخود برا گەورە و هەر کەسێشکە کە هاتە ئێرە بە مەبەستی ئەوەی کەوا منداڵەکەی شارەزابیتن لە دینی خوا سوبحانەهو وتەعالا تر پێم خۆش بوو لە خزمەت بەڕێزتان بچینە خزمەت سوورەتی التەحریم کە زانایان بە سوورەتی ئەننەبی صلی الله عليه وسلم ناوی دەبن چەند ئەوەندەی کەوا پێمان بکرێت لە خلاری کاتێکی کەم چەند پەند و ئامۆژگاریەکی لێوەربگرین دیارە لە سەرەتادا ئەو سوورەتە لۆی ناوی لێنرا سوورەتی ئەننەبی لەلایەن عولەمایانەوە لەبەر ئەوەی سوورەتەکە باس لە گرفتێک دەکا لە ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەشرەفی بیوت کە بیوت النبوەیە ئیتر لەوێن دەری گرفت ڕوودا وەکو زانایان دەفەرمون ئیتر ئەوە پێشەچی ئەوە بەڵگەیە لەسەرەوەی کەوا ئەگەر گرفت لە ماڵی پێغەمبەر هەبی صلی الله عليه وسلم اعتیادی هیچ مالێک سەلامەت دەرناچی بەڵام وەکو دەڵێن گرفت بە تایبەتی لە بەینی ژن و مێرد وەکو خێیە ئەو خێیە ئەگەر بێت و خواردن بێ خێبیتن بەڕاستی بێتامە بەڵام وەکو کوردەواریش دەڵێ هەموو شتێک بەخێ بەڵام خێش بە مەعنا لە سنوور نابی بەڕاست تەجاوز بکە و پاشانیش کە گرفت ڕوودا پێویست لە دوای چارەسەر بگەڕێن پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دوایەکەوە گرفتێک لە نێوان خێزانەکانی ڕوودەداتن بڕیار دەدا شتێک کە لە لای خۆشە لە خۆی حرام بکاتن رب العالمین سبحانه وتعالى گلەیی لێ دەکات لما تحرم ما أحل الله لك لەبەر چی شتێک لە خۆت حرام دەکەیت کە خوا بۆ توی حلال کردیە تەمەتوعکردن بەو حلالانەی کە خوای گەورە لە بۆتی حلال کردیە کە لە نەتیجەدا شکرانەی خوای گەورەی لە دوادادێ مەطلبێکی شەرعیە هیچ مبرڕێک نییە شتێک لە خۆت حرامکەی بە تایبەتی لەوێن دەروەکو دەفەرمی لەبەرچی لە خۆت حرام دەکەیت تەبتەغی مەرضاتە ئەزواجک بە مەبەستی ڕازیبوونی خێزانەکانت کە بەڕاستی ڕاستە مراعاتکردن و ڕەچاوکردنی حقوقی زەوجی و مراعاتکردنی یەکتری ئەو دوو هاوسەرە شتێکی مەطلوبە بەڵام نابی لەسەر حسابێکی شەرعی بیتن لێ خوای گەورە سوبحانه وتعالى لە ئاەتی دواتر دەفەرمیتن قد فرض الله لكم تحلة أيمانكم خوای گەورە داینایەکەوە ئەگەر سوێندیشتان لەسەر شتێک خواردیە دەکرێت سوێندەکە بشتێن وەکو لە ئاەتەکەی سوورەتی ئەلمائیدە خوای گەورە کەفارەتی سوێندی دانایە لێە پێویستە پێغەمبەر صلی الله عليه وسلم پەشیمان بیتەوە لە سوێندێک کە خواردیتی پاشان باس لە هەندێک لە گرفتەکە دەکا بە بێ باسکردنی تەفسیلاتی ئەویش ئەوەیە کاتێکە پێغەمبەر صلی الله عليه وسلم وإذ أسر النبي إلى بعض أزواجه حديثا پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێکەوە نهێنیەک دەدرکێنی لە یەک لە خێزانەکانی کە ئەوەش هەر شتێکی ئاساییە لەبەرەوەی بەڕاستی
ژن و مێرد ئاوێنەی یەکترین ئەدی باشە بە چ دەبتەمایی سکون لە بۆی کاتێک کە نەتوانی سڕ و نهێنیەش خۆی لە لاباس بکە بەڵام دیارە پاراستنی ئەو نهێنیە زۆر گرنگە زۆر گرنگە لێ وەکو دەڵێ لە هەندێک وڵاتان ئەوانەی کە قیادەیان بەدەستە لە ئەو وڵاتانە دەڵێ دەیکەنە شەرت لەسەری نابی بچی ئافرەتێک لە خارجی ئەو وڵاتە بخوازی چکە احتیمالی هێشتێکی لە لاباس بکاتن بچتە دەرەی ئەو وڵاتە ئەو نهێنیە کەواتە بەڕاستی زۆر گرنگە پاراستنی نهێنی بەڵام کاتێکەوە ئافرەتان و دایکانی ئیماندارانش وەکو هەر بە شەرێک خۆیان لێ ڕازیبی ئەو سڕەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە لای ئافرەتێکی تری هەر عینی خێزانی پێغەمبەر صلی الله علیه وسلم باز دەکاتن بەبێ ناوهینان وەکو خوای گەورە سبحانه وتعالى کاتێک کە باسی دەکاتن خوای گەورەش کەشفی دەکا طبعا باسکردنی نهێنی زۆر جاران ئینسان کە نهێنیەک لە لایتی سبحان الله زیاتر لە منطلقی وەکو فەخر و شانازیەک دەچیتن باس دەکا و نهێنی وەکانەما ئەمن تایبەت کرایمە بەو نهێنیە ها ئیتر پارێزگاریکردن لەسەر نهێنی ئەمانەتە پێویستە پارێزگاری بکرێت بەڵام کاتێکەوە ئەو نهێنیە باز دەکاتن رب العالمینش آخر نهێنی رسول الله صلى الله عليه وسلم خوای گەورە لە بۆ پێغەمبەر کەشف دەکا صلى الله عليه وسلم کەوا ئەو نهێنیەی درکاندی و تەفاسیلیشی لە بۆ باز دەکا بەڵام ئایا پێغەمبەر صلى الله عليه وسلم تەفاسیلی ئەو نهێنیە کە ئەو درکاندیتی بەڕووی داداتەوە نەخێر وإذا سر النبي إلى بعض أزواجه فلما نبأت به وأظهره الله عليه عرف بعضه وأعرض عن بعض پێغەمبەر صلى الله عليه وسلم هەووی بە چاوی داناداتەوە هەندێکی باز دەکا چاوپۆشیش لە هەندێشکە دەکا لێ زانان دەفەرمون کاتێکەوە گرفت لە نێوانمان ڕوویدا ناکرێت ئەتوبەی هەموو شتەکان بەگۆڕێوەکەی دەبی هەندە شتێدا بێلیەوە هەندە شتێدا بێلیەوە تاوکو لە داهاتوودا مەجالی پێکەوە ژیانتان لەگەڵ یەکتری ببینێ لە دوای ئەوە ئەو جەهانیدا خوای گەورە سوبحانه وتعالى بە تایبەتی ئەو دوو خێزانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کەوا تەوبە بکەن إن تتوبا إلى الله فقد صغت قلوبكما وإن تظاهرا عليه بلام أجر مصر بنو وكبري جبهك بيك بين لديش بيغمبر صلى الله عليه وسلم باز بزانن أو رسول الله فإن الله هو مولاه وجبريل وصالح المؤمنين والملائكة بعد ذلك ظهير يتر براستي وش رسول الله صلى الله عليه وسلم ولا لدواي أويش ئاگادار بین بەڕاستی کاتێکەوە دوو کەس یان سێ کەس ئیتفاق لەسەر موسڵمانێک دەکەن بە تایبەتی ئەوانە کەوا نزیکی یەکترین بزانە خوای گەورە پاڵپشتی مەزلومە ئاگادار بە لە پاشەوی خوای گەورە سوبحانه وتعالى ئەو جارە باز لەوەی دەکات وەکو هەڕەشەیەک لە خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم عسى ربه إن طلقكن أن يبدله أزواجا خيرا منكن مسلمات مؤمنات قانتات تائبات عابدات سائحات ثيبات وأبكارا صفاتي أو مجموعة صفاتك بازك يو أفرتاني كلائقة ببيغمبر صلى الله عليه وسلم ولائقة بهر مسلمان تيج لدواي بيغمبر صلى الله عليه وسلم كاتك لدواي هاو سد قريتن محاولك أو صفاتاني تدابي مسلمان بي لظاهري إيمان دار بي لضلو درون دا ونشاني لبديار بكوي قانتات بي پێویستە جۆڕایل بی ئافرەتێکی ئەوە نەبیتن کەوا لە با بڵێن زۆر سەربەخۆ زۆر ئازاد بیتن جۆڕایلی کەس نەکاتن إلى آخری لەو صفاتانە باز دەکات دەیکاتە مقدمەیەک لە بۆ ئاەتی دواترێ يا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا تەماشاک ئەگەر دەتەوێت منداڵت پەروەردەبی پێویستە خێزانێکی چاک ئەو مواصفاتان لێبێتە جێ تاوەکو سبەینێ ببیتە دایکێکی چاک لە بۆ منداڵەکانت تاوەکو ئەو منداڵت ولا پیش اویش خوشت بپارزی لاگری جهنم یا ایها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا أنت مشاو ترتيب جوانبك كفعلا خواهي قول سبحانه وتعالى كم زار بخود دستي بيكردي أنفسكم لو زور غلطة همومان كسانك دناسين بخوي ناتواني بابن بي بديني خوا بلام زوري حزلي من دالكاين بابن بي ترتيبش طبيعي نية شتيشي نامو غريبة عجيب نییە ئەگەر منداڵەکەی منحرف دەربسی لەبەرەوەی تەماشای داکوبابی دەکاتن ئیتر قو ئەنفوسەکم یەکەم جار بەخۆت پێش ئەوەی بە قسە پێی بڵێ بە عەمەلی لە بۆی بسەلمێنەکات و چەند پابەندی بە دینی خوا کە پێی دەڵێ حاشاش ڕووی جەنابتان درۆی مەکە بەخۆت قەت نەکەی درۆی لەگەڵ بکەی ئەگەر نادەزانی قسەکەی تو بە هەند وەرناگری ئیتر کە پێی دەڵێ نوێژ بکە پێویستە نیشانی بدەی نوێژ لە لای تو چەند مهمە هەموو کاتێک کە بانگ دەدا هەموو ئیشێک بەجی دێڵی و بە وەڵامدانەوەی بانگەوازی رب العالمین دەسێ مزگەوت هەتا دایک لە ماڵێک کاتێکەوە بانگ دەدا ئەسڵ وایە کە هەم وەکو ئیستجابە لە بۆ بانجی خوا سبحانه وتعالى وتاوەکو ببیتە مڕەبیەکی چاک لە بۆ منداڵەکان هەرچی ئیشی هەیە واز لێ بینی کاتی نوێژە ئەوە بە عەمەلی زۆر مهمە ئەوجا پاشان قو ئەنفوسەکم و ئەهلیکم خۆتان و ماڵ و منداڵتان بپارێزن لە چی
نارا بنكرها سبحان الله نارا عظيمة قوا أنفسكم وأهليكم نارا وقودها الناس والحجارة ئاگادار بە سوو تەمەنیەکەی بریتە لە خەڵک و لە بەرد خوا پەناماندا عليها ملائكة غلاظ شداد ئەوانەی کە پاسەوانێتی و جەهەنەمەی دەکەن مەلائکەتێکن پاسەوانەکانی جەهەنەم غلاظ شداد زۆر توندن زۆر بەهێزن لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون هەر شتێک لەلایەن رب العالمین پێیان ڕاست پێدرێ ئەوە عیسیان و سەرپێچی ناکەن هەر ئەو شتەش ئەنجام بدەن کە خوا فەرمانی پێکردێ سبحانه وتعالى چێ دڵی دێ منداڵەکەی خۆی یەک لەحزەش بە ئاگرێک لە دنیادا کە 73 جار تەخفیف کرایە لە چاو ئاگری جەهەنەم یەک لەحزە بەبەر ئاگر بکەوی کو دڵت دێ تووشی جەهەنەمی بکەی کو دڵت دێ تووشی جەهەنەمی بکەی خۆت و منداڵەکەت بپارێزە لەو ئاگرێکەوە نارە وەکو گوتمان یعنی نارن عەظیمە کەواتە کاتێکەوە هەندە خەمی دنیاتە کاتێکەوە بە هیچ شێوێ قبولت نییە سبەینەی زووی زستان بەو سەرمای هەڵی دەستێن لە بۆیکەوە مەکتەبی نەڕوە بەڵام لە پێشەوەش پێویستە خەمی ئەوەت بی لە بۆ نوێژی بەیانی هەڵستاندبی ئەوە مهمترە لەوی ئیتر خۆت و ماڵ و منداڵەکەت بپارێزە لە ئاگرێکەوە ئەوە مواسەفاتەکانیتی و پاشانیش ئەگەر بە خێراتر بڕۆین خوای گەورە سبحانه وتعالى باز لە قەزیەکی عام دەکا ئەیها الذین آمنوا توبوا إلى الله توبة نصوحا هەمووتان بەڕاستی تەوبەکردن صفەتی ئیماندارانە ومن لم يتب فأولئك هم الظالمون لويا أولا همومان مقصرين هەرچەندی بکەی بەرامبەر بە حقی خوای گەورە هەر مقصری لوێ بەردەوام پێویستە تەوبە بکەی سەید المستەغفرینش رسول الله صلى الله عليه وسلم کە وەکو معلوم جەنابتان لە ڕۆژێکدا بەڵکو لە مەجلیسێکدا زیاتر لە 70 جار تەوبە و ئیستیغفاری کردیە ئیتر خۆت و ماڵ و منداڵەکەت فێر بکە لەسەر تەوبە چونکە کە تەوبەکار بووی کەسێکی معجب دەرناچی کە تەوبەکار بووی کەسێکی متەکەبیر دەرناچی کە تەوبەکار بووی شەرم لە خۆت دەکەی ئەو هەندە هەڵە و ئەو هەندە تەقسیرە تێ بەرامبەر بەخوا سبحانه وتعالى ئیتر دەبێ قدوەی ساک لە خۆت و لە ماڵ و منداڵەکەت دەبێ ئەو کەسەی کەوا وەکو خوای گەورە لە درێژەی ئاەتەکەدا دەفەرمی کە نوری پێدەبەخشرێ لە ڕۆژی قیامەت و داوا دەکە خوا نورەکەم تەواو بکەی هەتا وەکو دەتگەینتە بەهەشت بەعەکسی نوری منافقان کە یەکەم جار لێیان لە ڕۆژی قیامەتدا پەیدا دەبی پاشان دەکوژێتەوە خوا پەناماندا لە ئاخیری سوورەتەکەشدا خوای گەورە سێ نمونەمان لێنێتەوە نمونەی یەکەم ئەو دوو ئافرەتەی کەوا لە لای ئەشرەفی خەلق بوون لە لای پێغەمبەران بووین عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام لە لای دوو پێغەمبەری بەڕێز نوح و لوط عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام بەڵام فەخانەتاهما لە ڕووی عەقیدەوە نەک لە ڕووی ئەخلاقەوە لەبەرەوەی وەکو زانان دەفەرمون هیچ پێغەمبەرێک نەبووە عەلەیهی الصەلاة وەسەلام کەوا عائیلەکەی خوا نەخواستە خیانەتی ئەخلاقی تێدا بووبی خوای گەورە پاراستیتی عائیلەکەی کافر بووە بەڵام نەبووە بێ ئەخلاق بی سبحان الله خیانەتیان کردیە لە ڕووی عەقیدەوە بەڵام بە حکمەوەی کەوا خێزانی پێغەمبەران ئایا خوای گەورە لایانی قبول کردیە نەخێر فلم يغنيا عنهما من الله شيئا وقيل ادخلا النار مع الداخلين خوا پەناماندا کەواتە کەس کەیفی بەخۆی نێ بڵێ وەڵا من بابم پیاوێکی چاک بوو دایکم پیاوێکی ئافرەتێکی باش بوو چونکە نمونەی وامان هەیە نوح عليه الصلاة والسلام كركشي كافرة بابي بكالشي ناي وبهاناي ناي لا لدنيا ولا لقيامتيش بيغمبري خوما صلى الله عليه وسلم بفاطمة دفرمي كوا خوش شويسترين كتسيبوا وريحاني بوا اتق الله فإني لا أغني عنك من الله شيئا وهروها بعكس وشمان هبوا إبراهيم عليه الصلاة والسلام بابي كاتك وكافرة ناتواني هي سيلبوبكا ناتواني هیچ لە بۆ بکەوە کول لە حەدیث صحیح پێیان سەڵ سەلەم داهاتێکەوە لە ڕۆژ قیامەتێش هیچی پێ ناکرێ بەرامبەر لە بۆ ئەو بابە کافرێ ئیتر ئەو دوو ئافرەتە ئەگەر چی لە ژێر نکاحی دوو بەڕێزترین پیاو بووینە بەڵام فەلم یغنی عنها من الله شەیئا لە نمونەی دووەم خوای گەورە باز لە ئافرەتێک دەکاتن کە دەیکاتە میثال و قودوە لە بۆ ئیمانداران وضرب الله مثلا للذين آمنوا قدوة ونموني تاك لبو إيمان دارن أو دواترش كده يكميان خيزاني فرعون أقرتي لجير نكاحي قورترين طاغود بولو تاريخي بلام لقل أوش كاتك وإيمان لناودلو دروني تسكر دكاتن
ئافرەتێکە بەو پەڕی عیززەتەوە ڕوبەڕووی فرعون دەبیتەوە ئینجا کاتێکەوە بە هەموو شێوەیەک هەڕەشەی لێ دەکرێ و هەتا وەکو دەست کوژرێ تاکە داواکاریوی چییە؟ قالت رب ابن لي عندك بيتا في الجنة يا ربي خوایە ماڵێک لای خۆت لە بەهەشتدا لە بۆم دروست بکەی. سبحان الله، ئافرەتێتی پێوە دیارە، لای ئافرەت ماڵ زۆر زۆر خۆشەویستە. رب ابن لي عندك، بەڵام ئەو ماڵە مهم نییە لە شوێندەرەیە، ئەوەی کەوا مهمە عیندەکەیە، وەکو زانان دەفەرمون اختارت الجارە قبل الدار، مهم ئەوەی لای خۆت بی یا ربی، ئەو زەدوایەش لە بەهەشت بی. ونجني من فرعون وعملي ونجني من القوم الظالمين. ولكوتايجدا باز لمريم دكا مريم العذراء مريم البتول او مريمي كوا وكو معجزيك خواي گور من دالش بيدا بخشي ببي او هيت بيا نزيچ بيتو يتر او دوانه بيشوتر دون موني بيسواني يكتري بلام او نمونيا افرتيك بتاقتنه هيت بيا چيش ني سر پرشتياري بيتن بلام خواي گەورە هەندە ڕێزی لێ دەنێ هەتا لە کۆتاییەکە دەفەرمێ وەکانت من القانتین نافەرم من القانتات نافەرم من القانتات من القانتین ئەوە ڕێزە لە بۆی لەبەرەوەی وەکو پێنج خۆزم دەفەرمی لە ئافرەتان هیچ ئافرەتێک کامل نەبوو تەنها مەریەم نەبی عليه السلام. ئیتر لە خوای گەورە دەپاڕینەوە کەوا پند و ئامۆژگاری لە هەموو قورئانی پیرۆز وەربگرین ببیتە مای ئەوەی کەوا خۆمان و ماڵ و منداڵمان لە ئاگری جەهەنەم بپارێزین، ببیتە مای ئەوەی کەوا خۆمان و ماڵ و منداڵمان وەکو لە دنیا خوای گەورە پێکتری شادکردین یا ڕەبی خوا لە بەهەشتێ ئەو مەجلیسەش هەموومان پێکەوە لە بەهەشتی پان و بەرین لە خزمەت رسول الله کۆمان بکاتەوە. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. خدا پاداشتی بە خێری کاک دکتۆر عەبدوڵڵا بداتەوە لەسەر وتە بە پێزەکانی و بیخاتە سەر میزانی حەسەناتی. هذا كلام الواحد الخلاق في دفتيه مكارم الأخلاق. هذا كتاب الله دستور الورى وبه رقي الناس والأعراق. هذا كتاب الله نور ساطع متلألئ كالكوكب البراق. هذا كتاب الله مصدر عزنا وبه سنشرق أروع الإشراق. بريزان استاش سرنز دەدەینە ڤیدیۆیەکی دۆکومنتاری لەسەر خولی هاوینە لەلایەن بەشی ڕاگەیاندنەوە بفەرمون. عاشق ببان دژمنان منم قوتابی قورئان پەروەردەی قورئانم من چۆن دەترسم لە دۆژمن باکم نییە لە مردن باپەتم کانەگاردن باپەتم کانەگاردن
نازانم هەتا وەکو لە ژیانم تەنها خوا دەپەرستم ئەوە هیوا و مەبەستم بەبیر و بڕوا و هەستم لە ڕێگیان لەسەر دەستم لە ڕێگیان لەسەر دەستم وعرفت هديك بكلامك نورتني كتابك وعرفت هديك بكلامك قلبي ينادي سبحانك وحدك إلهي يا معين نورتني كتابك وعرفت هديك بكلامك نورتني كتابك وعرفت هديك بكلامك وقلبي ينادي سبحانك وحدك إلهي يا معين كتاب الله هداني قد أذهب همي وأحزاني فكتاب الله هداني قد أذهب همي وأحزاني هو منه أمني وأماني كتاب الله ضياء العين يا عيني ونور العين يا عيني كتاب الله ونور العين ونور العين يا عيني كلام الله ضياء العين كتاب الله هداني قد أذهب همي وأحزاني فكتاب الله هداني قد أذهب همي وأحزاني هو منه أمني وأماني كتاب الله ضياء العين يا عيني بەڕێزان ئێستاش کاتی ئەوەیە خەڵات و بڕوانامە بەسەر یەکەم و دووەم و سێیەمەکانی خولی هاوینەدا بەش بکرێت. يا قارئ القرآن بشراك النعم الله الله لا خوف في دنياك تلقى أو ألم الله الله يا قارئ القرآن بشراك النعم الله الله لا خوف في دنياك تلقى أو ألم تحيا ونور الله حولك ساطع في الروح يسري عامرا قلبا وفم يا قارئ القرآن بشراك النعم الله الله لا خوف في دنياك تلقى أو ألم الله الله يا قارئ القرآن بشراك النعم الله الله لا خوف في دنياك تلقى أو ألم الله الله تحيا ونور الله حولك ساطع في الروح يسري عامرا قلبا وفم هذا كتاب خلدت أسماؤه وحروفه محمودة منذ القدم هذا كتاب خلدت أسماؤه وحروفه محمودة منذ القدم قد فصلت آياته وتبينت وبه تخلدت المكارم والقيم يا قارئ القرآن بشراك النعم الله الله لا خوف في دنياك تلقى أو ألم الله الله تحيا ونور الله حولك ساطع في الروح يسري عامرا قلبا وفم هذا كتاب الله نور لم يزل تحيا به كل الخلائق والأمم هذا كتاب الله نور لم يزل تحيا به
كل الخلق. سپاس بۆ ئامادەبوونی میوانە بەڕێزەکان بەم شێوە دێینە کۆتایی ئاهەنگەکەمان لە کۆتاییدا ڕسمێکی جەماعی قوتابیەکان دەگرین و خدا پاداشتی بەخێرتان بداتەوە.